بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. وەجارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستە بۆ پێشوازی مانگە زۆر مبارەک و گەورەکانی ڕەجەب و شەعبان و ڕەمەزان کێمە نزیکە بینەوە لە ڕەجەب و لە ناوجەرگەی ڕەجەبە مەشاهید و شتی زۆر گەورە لە داوە و بانگەوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوویاوە و حەزمان کرە مەڵقەیە سەرەتاکانی ڕەجەب باس بکەین، مانگی شەعبان پێشوازیە گەرمەکەی مانگی پیرۆزی ڕەمەزان. وەکە فەرمێت ڕەجەب بریتیە لە غەرس و ناشتن، تۆی ئەیچێنی لە مانگی ڕەجەبە دەست بە ئامادەبوون بۆ مانگی ڕەمەزانەکەیت. و مانگی شەعبان بریتیە لە سەقی، واتە ئاودانی ئەو نەمامانەی کە تۆ لە ڕەجەبە ناشتوتە، ئەو گوڵە جوانانەی کە لە مانگی ڕەجەبە ئەتەوێ لە مانگی ڕەمەزانە گوڵەکان بۆن و بەرامەیەکی گەورەیان هەبێت، ئەو درەختەی کە ئەتەوێ لە مانگی ڕەمەزانە سەمەر و بەرهەمەکەی کۆکەیتەوە. لەبەرەوە مانگی شەعبان ئاودانە و مانگی پیرۆزی ڕەمەزان و بەتایبەتی کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە شەوەکانی قەدرە کۆکردنەوەی بەرهەمی ئەم سێ مانگە مبارەکە و بەڵکو کۆکردنەوەی بەرهەمی ساڵێکی عومری خۆتە لەم سێ مانگە مبارەکەیە کە خولاسەکەی و پاڵفتەکەی دا ئەچۆڕێتە ئەم سێ مانگە مبارەکە و لە ئەخیری مانگی ڕەمەزانە کۆیەکەیتەوە. سەردار و گەورەمان سەحابەی ئازیزی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئوسامەی کوڕی زەید ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی فەرمودەیەکمان بۆ گێڕێتەوە کە ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەی و هەروەها ئیمامی نەسائیش لە سونەنەکەیە بۆمانە گێڕێتەوە. دەفەرمێت حەزرەتی ئوسامە پرسیاری لە حەزرەتی ڕەسوول الله کرد صلی الله عليه وسلم: ئەی حەبیبی خوا صلی الله عليه وسلم، هۆکار چییە کە لە مانگی شەعبان، واتە دوای ئەم مانگەی ڕەجەب، لە مانگی شەعبانە زۆرترین ڕۆژوو وەگرین؟ تەنانەت باسەکرێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە ڕۆژووی گرتووە لە شەعبانە، کەمێکی بە ڕۆژوو نەبووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵامی ئوسامە داتەوە، فەرمێت لەبەرەوەی مانگی بەرزبوونەوەی عەمەلەکانە بۆ لای خوا، کردەوەکانی ئینسانە بۆ لای خوای گەورە، لەبەرەوەی کەوتۆتە نێوەندی دوو مانگ کە زۆر ئیشی گەورەی تیاکرێ، مانگی ڕەجەب کە ئێستا مەتیایین یاخو سەرەتاکانی مانگی ڕەجەبین و هەروەها مانگی ڕەمەزان، بۆی ئەو ساردیە دروست نەبێ. ئەو وەڵامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەم سێ مانگە هەرسێکی سێ مانگی زۆر زۆر گەورە، خۆ ئامادەکردنێکی گەورەمانەوێت لە مانگی ڕەجەبە کە خۆمانی بۆ ئامادەکەین بۆ شەعبان و ئیحما ببین، چۆن وەرزشەوانێت تەشبیه نەبێ، خۆی گەرمەکات، گەرمە بێتەوە، وەرزشێکی مامناوەند دەکات تا ئاچێتە ساحەکە و یاری دووگۆڵیەکە، یاخود پێشەوەی وەرزشێکی قورس بکات، تۆزێ وەرزشی سوکەڵاکات تا عەزەڵاتەکانی ئیستیجابەی ئەو حاڵەتیان هەبێت کە ئەم بە قورسیدا ئاڵەزێ. لەبەرەوە مانگی شەعبان، مانگی ڕەجەب لە پێش شەعبان و مانگی ڕەمەزان، ئەم دوو مانگە سەرەتایە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. مانگی ڕەجەب ئیستیغفاری زۆر زۆر لێوێت، چونکە خۆ ئامادەکردنە بۆ مانگی پیرۆزی شەعبان و ئینجا ڕەمەزان. با ئەستەغفیرڵڵامان زۆر زۆر بێ لە مانگە مبارەکە، با زیکر و قورئان خوێندنێکی باشمان هەبێت، با دڵنەرمبوونێکی تەواومان هەبێ لەم مانگەیە، با یارمەتی هەژاران و فەقیران بدەین ئازیزان. ئەم مانگە مانگی خۆ گوڕدان و تیندانە خۆیە بۆ عیبادەتێکی باشتر و جەوهەری حەقیقەتی ئیمان و ئیسلامەتیمان بۆ دەرکێت. مانگی بەرزبوونەوەیە، مانگی ئەوەیەکەوە خۆمان لای خوای گەورە زۆر خۆشەویست بکەین، بەڵکو ڕەزامەتی خوای گەورە بەدەست بێت کە پلەیەکی زۆر گەورەیە. تا عەفو و مەغفیرەتمان دەست بکەوێ، بەڵام لەوە گەورەتر
ڕازی بوونی خوامان دەستکەوێت. رضينا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا. خۆی گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە ئێوەی ئازیز و خۆشەویستیش ڕازی بێت. مانگی دۆزینەوەی شانەی هەنگوینی، مانگی کانیاوی بەرتریفەی مانگی تابان، ڕەجەب مانگی چاندن و تافی بەهاری ڕۆکدۆستیە. فەلاحە کارامەکان هەرگیز چاویان لەم مانگە بە پیتانەکەلا نابێت. هەر لە زووەوە تۆوەکانیان بەڕەجەبە دەچێنن و لە شەعبان ئاودێریەکەن و ڕەمەزان شیری نەبەرهەمەکانیان دروێنە دەکەن. ڕەجەب پێوترێت ڕەجەبی فەرد کە تاکە لە مانگە قەدەغەکراوەکان و سێ مانگی ذوڵقیعدە و ذوڵحیجە و محەڕەمیش کە بە دوای یەکایەن پیانەوترێ سەرد کە بە دوای یەکا دێن لە 4 مانگە قەدەغەکراوەکان. ئەم مانگە مبارەکانی ڕەجەب و شەعبان و ڕەمەزان ڕۆژە نورانیەکانی بەگژاچوونەوەی تاریکیەکانی نەفسە و ڕیاضەتی مجاهیدانەیە بێت. زۆر پێویستە هیممەت بەرزی ڕەفیقی ڕێگەی دۆستان بێت. دەبێت ئەسپی شەوق تاوی سند بێت و دڕی بە غەفڵەت و تاریشی و نەزانیدا بێت. اینجا ڕاستیەکانی قورب و نزیکی لە حەق تەعالا بەدەست دێت. وەرزی داوە ئەو دوعا و مناجات و هەناسەی ساردی پەشیمانی و ئیستیغفارە ئەم ڕەجەبە. هەتاکەی چاوەڕوانی لە شەپۆلی دەریا دەکرێت کەواز لە سەرکەشی بێنێت. چاوەڕوانی لە ڕەشەبا دەکرێت کە عەزیەتی گەڵا و چرۆی تازە پشکوتو نەدات. ئێمە لە چاوەڕوانیمان لە دەرگا هەڵە وەهمیەکانە عومرێکمان بەزایە چوو. ورن بە هەمومان خۆمان لە شەماڵێ کە لە ژێر سێبەری عەرشەوە هەڵەکات بە دوور نەگرین. چارۆکەی کەشتیەکان هەڵکەن و شەماڵی سەرمەدی بەڕێوەیە ئامێزی گوناهباریتان واڵا بکەن. نەفەحاتی ئیلاهی بۆ ئێوەیە. لە ڕاستیە مانگی ڕەمەزان مانگی نوێبوونەوەی ئیمانە، مانگی وەکو بڵێ دروستکردنەوەی عەلاقەیەکی بەهێزە لەگەڵ خوای گەورە و میهرەبانە. چونکە لە ڕاستیە ئینسان لەم دنیاە تەنها پێویستی بەخوا هەیە، پێویستی بە هیچ شتێکیکە نییە. ئەگەر خوای لێ ڕازی بێ و خوا ئیمدادی ڕەحمەت و بەزەیی خۆی لەسەر ئەم ئینسانە بێ، ئەوە ئینسان هەموو کارەکانی ئاسانە. بەڵام ئینسان بەهۆی مەشغوڵ بوونی بە دنیا و وەکو بڵێ زۆر بوونی تاوان لەسەر ئینسان، چونکە ئینسان بتەوێ و نەتەوێ ئەمڕۆ لە ڕووی بینینەوە، لە ڕووی بیستنەوە، لە ڕووی خواردن و تێکەڵاوی خەڵکەوە گوناحی بۆ ئەکات. ئەم گوناحانە کاریگەری سەربی لەسەر دەرونی ئینسانەکە. ئینسانش پێویستی بە پاککردنەوەی ئەم گوناحانە هەیە، خۆ ڕزگارکردنی لەم گوناحانە هەیە. بەڵام ئینسان ئەگەر ڕاستە و خۆ لە مانگی ڕەمەزانە بچێتە ناو ئەو عیبادەت و پەرستشەوە، زۆر ئامادەگیکی ڕۆحی و عەقڵی بۆ دروست نابێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێش مانگی ڕەمەزانە وەکو بڵێ مانگی ڕەجەب و مانگی شەعبانیشی ئیستیفادە لێ کردووە بۆ ئەوەی کە لە مانگی ڕەمەزانە وەکو بڵێ ئیستعدادێکی ڕۆحی زیاتری هەبێ بۆ پەرستش و بەندایەتی لە مانگی ڕەمەزانە. ئێستا کە خوای گەورە فەرمێ فەوەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون، ویل بۆ ئەو نوێژکەرانەی کە لە ناو نوێژەکانە ساهین. بۆچی لە دەرەوەی نوێژەکان؟ بۆ ئەوەی چونکە ئینسان ئەگەر لە دەرەوەی نوێژ بەهۆش بێ، لە ناو نوێژە بەهۆشتر ئەبێ. جا ئەم مانگی ڕەجەب و شەعبانە خۆ ئامادەکردنە بۆ مانگی ڕەمەزان. ماوەسەگیان بە تایبەتی بڵین ئەم دوو مانگە یعنی خەڵک چی بکات باشە چۆن خۆی حازر بکات؟ خەڵک زۆر فەقیر و هەژار هەیە، خەڵک چاوی لە مانگی ڕەمەزانەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی الصەدەقەۃ بورهان، فەرمی سەدەقە وەکو بڵێ سەلماندنی ئیمانی ئینسانە. ئینسان ئەگەر ڕۆژوو بگرێت، ڕۆژی سونەت بگرێت، لەوە چێ ئەمە ئیسفادەی تەنیا بۆ خۆی بگەڕێتەوە. اینجا ڕۆژووگرتنیش وەکو بڵێ قرس نییە لەسەر ئینسان، بەو مەقدارێک کە ئینسان دەست خاتە ماڵ و سەرۆت و سامانی خۆیەوە بتوانێت لەم مانگی ڕەمەزانە هاوکاری فەقیر و هەژار کا بۆی کەوانی استعدادێکیان بۆ مانگی ڕەمەزان هەبێ. ئەمە وەقعی لەسەر دەرونی ئینسان زیاترە، ئەمە دەبرنی ئینسان بۆ خواناسی زیاتر ئامادە ئەکا. لەبەرەوە یعنی لەم سەردەم و زەمانە
ئینسان ئەگەر پێی بکرێ بە تایبەت کەسانی کە دەوڵەمەندن کە خی گەورە توانایەکی مادی دارایی پێداون بتوانندا لە خەڵکی فەقیر و هەژار بکەنەوە ئەوە زۆر وەکو بڵێ بەهێزە بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان. نوصل للرجبة طبعا معلومي جنابتنا كمعراج استقالتي رجب معراج لا همان كاتا لشعبان هالمناسبة قانزي شعبان هي أم مناسبانات شون إنسان بتوانه استفادة لي بكات بو گرم کردنەوەی مسلمانان چکە غەفڵەتێکی زۆر ڕووی لە خەڵک کردەوە گەشت چۆن ئیسفادە لە هەموو ئەم مناسبانە بکرێت کە تەجدیدی ئیمانی خەڵک خۆی لە ڕاستیە هەندێک ئەوقات هەیە بەرەکەتی خوایی زیاتر تیا ئەبارێت تاوەکو هەندێک کاتی تر لەبەرەوە زیندووکردنەوەی ئەم کاتانە وەکو بڵێ لە هەموو کاتەکانی کە زیندووترە بۆ ئەوەی کە ئینسان باسی ئیمانی تیا بکە ئەخلاقی مسلمانانەی تیا وەکو بڵێ تیا ببینێ ئەمە زیندووترە چونکە خۆی بۆ خۆی مناسبەتەکان یعنی وەقعێکی ئیمانیان تیا هەیە ئەنی کارەسا وەکو بڵێ ڕووداوێکی ئیمانی تیا ڕوویداوە کە ئەم ڕووداوە ئیمانیانە ڕوئەدا و تۆش ئیستیعدادی ڕۆحیت هەیە بۆ زیندووکردنەوەی ئەمە هەم بۆ خۆت زیندوودووە و هەم بۆ خەڵکیش زیندووکردنەوەی ڕاگررتنی ئەم کاتانە زیندوێتی بە ئیمان و بە عەقڵێت و هۆشیاری خەڵکی ئەدا بۆ ئەم زەمانە زۆر پێویستە چونکە ئەم زەمانە خەڵکی گرفتی تەنها لە بێهۆشی بێئاگاییە لە غەفڵەتە مەسەن خەڵک ئیمان مسلمانە نوێژەکە ڕۆژووە گرێ حەجەکە ئەچێ بۆ عەمرە زەکاتی لەوە ئەچێ مەزانن بات لە هەندێک حرام شخۆی ئەپارێزێ بەڵام بە عەقڵێکی هۆشیارەوە نایکە ئەو خۆی گرفت لەم سەردەمە ئەوەیە هەرێکێک لە سەحابیە فەرمی ئێمە کێشەی ئەم خەڵکە ئەوەیە کە ئێمە خوای گەورە ئیمانی پێداین دوایی وەکو بڵێ ئیسلامان جێبەجێ کرد بەڵام خەڵکی ئەم سەردەمە ئیسلام جێبەجێکە بەڵام ئیمانی لاوەس لە فرمودەکەی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاماژە بەوا کات بۆچی مانگی شەعبان پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرترین ڕۆژووی تیاگرتووە ئەفەرمێ لەبەرەوەی کردەوەکانم لەم مانگەیە کردەوەی عەبدەکانی خوا بەرزە بێتەوە حەزەکەم بە ڕۆژوو بم و مانگێکە خەڵک زۆر جار سارد و سڕیتیان وێنێ لە ڕەجەبا بەباشی دەسی پێ کردووە بەس لە شەعبانە سار دەبێتەوە وەکو ئیسراحەتێ بکا وەکو پشوویە بدا تا لە ڕەمەزانە هەمتر گەرم بێتەوە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئێمە ئەوێت کە بە هیچ جۆرێ ساردی ڕوومان تێنەکا لەم مانگە مبارەکانیە مسلمانێکی زۆر خۆشەویست و عزیز لەم چەند ڕۆژەیە باسی حاڵەتێکی بۆ کردم جێ خۆیت یا لێرا باسی بکە بۆی باسکردم وتی فڵانە کەس سێ جار ئەزمموی نزیک بوونەوە لە مردنم بینی و جارێکیان بە خەو بینی بۆی باسکردم چۆن بوو و جارێکیان بە نەخۆشی ئەو جارێکە بە نەخۆشی کە عەمەلیات کراوە وتی کەوتمە سەحرا و بیابانێکی زۆر کاکی بە کاکی بێبن زانیم ئەمە ڕۆحمە و گەیشتۆتە جیهانی بەرزەخ ئەمە خۆم و گەیشتومەتە جیهانی بەرزەخ بەس هەرگیز نە لە وەسفکردنە نە لە باسکردنە نە لە گەیاندنی ئەو شوێنەی کە بینیم ئەوەندە بێبن بوو ئەوەندە سەحرا و بیابانێکی کاکی بە کاکی بوو هەرگیز ناتوانم وەسفی ئەو شوێنە ئێستا بە زمان بنووسین بە هیچ شتێ بیکەم چکە وەسفەکانی ئەوێ ناگەنە ئێرە ئازدەرە ئەوەی خۆی نەیبینی بێ نازانێت چییە فەرمۆی ئەوەی لەو شوێنەیە هەستم پێ کرد ئەوە بوو کە زۆر زۆر پەشیمان بووم بۆ ئەو سەعات و ڕۆژ و مانگ و ساڵ و دەقە و چرکە لەحظە ئەو چرکە ساتانەی کە غافڵ بووم لە زیکری خوا لا إله إلا الله استغفر الله سڵاوات غافڵ بووم لە قورئان خوێندن بە چرکە لە هەموو چرکە و سانیەیەکی بێجگەلەوەی لە هەموو دەقەیەکی بچەند پەشیمانیەکی زۆر قورس دایەگرتم لە هەموو چرکەیەکی جاوەرە لە مەتێ بکە عەزیزانم وەکەڵێ ئەوەی خۆی نەیبینێ نازانێت چییە هەموو ئیشمانەی بینی ئەگەینە ئەو شوێنە لەبەرەوە خۆشەویستان ئەم مانگە مانگی فرسەتە بۆ ئەوەی مراجعەی خۆمان بکەین
بۆ ئەوەی بچینە ناو فەرمانبەری و وەزیفەی یەکەمی ژیانمان کە بەندایەتی و عیبادەتە، بەڵکو بە ئاگا بین، بەڵکو خەبەرمان بێتەوە، بەڵکو خوای گەورە تەوفیقاتمان بۆ بنێرێ، هیدایەتمان بات، بەڵکو خوای گەورە ئەم دڵەمان بگۆڕێ، هەست بەم وەزیفەی یەکەمە بکا پێشەوەی بگەینە ناو بەرزەخ و قیامەت، پێشەوەی بڕۆین. لەبەرە خۆشەویستان، فرسەتێکی زۆر گەورەیە لەم سەرەتایی مانگی ڕەجەبەیە، تەوبەیەکی باش بکەی کە پێی ئەوترێت تەوبەی نەسوح. هەر کەسەمان لە بینی خۆی و خوایە، ئیلاهە العالەمین، یا ڕەبی تەوبەی نەسوحەکەم، تەوبە لە گوناهێک کە زۆر ڕاهاتووی لەگەڵیا. هەر کەسەمان ڕەنگە ڕاهاتووی لەگەڵ چەندین جۆری گوناه کە ئێمە خۆمان ڕەنگە بە بچووکی بزانین، بەڵام لای خوا زۆر گەورە بێت، چکە وەختی ئینسان مخالفەی خوای گەورە ئەکات، سەرپێچی خالقێکە کە خاوەنی کەون و کائیناتە، خاوەنی هەموو شتێکە، خاوەنی هەموو هەناسەیەکی ئێمەیە، خاوەنی ئەم هەموو ئەندامەی جەستەمانە کە ئێستا ئیشەکا بەبێ ئەوەی ئێمە هیچ بەنزین و هیچ وزە و هیچ شتێکی پێ ببەخشین. خوای گەورە هەمووی فراهەم هێناوە، تەنانەت ئەو خواردنی کە ئێخۆین و بێتە وزە بۆ جەستەمان، هیچی بەدەستی ئێمە نیە، خۆمان ناینێرین بۆ خانەکان، خۆمان سووڕی خوێن گەرم و گوڕ ناکەین، خۆمان لێدانی دڵ و جەستە و مێشک و هەناسەدانمان ئۆکسجین و دۆمۆکسیدی کە هیچی عەلاقەی بە ئێمەوە نیە و ئێمەش دەستمان تیایە نیە خوا خۆی هەڵیە سوڕێنێ. وەلله جنود السەماوات. چۆن خۆمان حازرکەین بۆ مانگی ڕەمەزان لەم دوو مانگەوە، یعنی ڕەجەب، شەعبان، ئینجا ڕەمەزان. ئەم مانگانە خەڵکێ زۆر خێر و خێرات و دەور دەدەست پێکات، هەر لە خۆ کەش و هەوای ڕەمەزان لە بازاڕ و ناو خەڵکا دەرەکەن. بەڵێ وەڵی ئەم دوو مانگە مانگێکی پیرۆزە هەر وەکو ڕەمەزان، بەڵام ئەتوانین خێر و خێراتەکانمان زیادکەین. ئیشەڵا هەر کەس لە لای خۆیەوە ئەتوانێت خێر زیاتر کات، هەر چکە هەر مانگی ڕەمەزان شەر نییە، مانگەکانی تریش خێری تایە، خێراتی تایە، بەڵام لە مانگی ڕەمەزاندا بەتەبعەن خەڵک زیاتر بە ڕۆژوە بێ، زیاتر عیبادەت دەکات، زیاتر نوێژەکانی بە جەماعەت دەکات، بەڵام هیوادارم خوا هەردوو مانگەکانی تریش هەرە بە هەمان شێوە بێ، هەر لەسەر هەمان ڕیتم بڕوە، چکە هەردوو مانگەکانی تریش هەر پیرۆزە بۆ موسڵمانان، بەڵام ئەم دوو مانگەش عیبادەتی زیاتر تیاکرێ، خۆشترە، باشترە، خێری زیاترە، هەر موسڵمانێک لە لای خۆی ئەتوانێت خێر زیاتر بکە. ئەمەش بەردەوامیمان پێیا لەسەر ڕێچکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێوە لە ناو بازاڕان، یعنی زۆر جار خەڵکی خێرۆمەن زۆر ببینن، خەڵکی زۆر خێرۆمەنە کە نمونەیەکی زۆر جوانە ئێوە بینی بێتان لە ناو بازاڕە، بڵین بۆ نمونە پارەیەکی لای تۆدا نابێت، تکی لەبەر خاتری خوا هەر کەسێ هات فەقیر بوو تۆ شیشێک کەبابی بەرێ، شیشێ گۆشتی بەرێ بابی خۆ، شتیوەتان بینیوە؟ ئەوە سەد جار، ینی من هەر زۆر ئەوەم بینیوە، خەڵک دێ 10 شیش 15 شیش زۆرتر، خەڵگەیە ئەڵێ هەر خۆشینە هەر پارەکە دانێت و ئەڵێ خۆتان بیبن لای مزگەوتی گەورە، بۆ مناڵانی کە لە ینی ئیشەکەن لە ناو بازاڕە، خەڵک زۆر ئەڵێ لێرە پارەکە دانێ، ئەڵێ ئینیان بۆ بکەن، کەبابەکەیان بنێ و هەم شتێکی باشیشە زۆر بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەم کارە زۆرە، بەڵام مانگەکانی تریش هەر بەردەوامەیە، خەڵک ینی سیقەی بە ئەو کەسە هەبێت دێ دەڵێ ئەو کەبابی بۆ دانێ بۆ مناڵانە، بە تایبەتی بۆ مناڵەکان، بۆ ماڵە فەقیر، خەڵگەیە بۆ نمونە ئەڵێ کیلۆیەک بۆ ئەو ماڵە ڕقم تەلەفۆنەکەی دانێت و خۆشی ئاگاداری نییە، ئێمە بۆیە نێرین زۆر شتێکی باشیشە. لە ڕەمەزانە تەمان زیاتر بێگومان مانگی ڕەمەزان لای هەموو کەس فەرقێکی جیاوازێکی زۆرتری هەیە، بەڵام خۆی هەموو مانگەکان ئەمان خێر و خێراتە بەردەوام بێ باشترە. تۆ خۆت حازر کردووە لێسەوە بۆ مانگی ڕەمەزانانی چیەکەی لەم ئەم دوو مانگە هیچ خێرێ پرۆژەیەکی تازەت هەیە بۆ پێشوازیکردن لە ڕەمەزان؟ وەڵی سپاس بۆ خۆی، ئەمە هەموو ساڵێک خۆمان حازرەکەین، جاری وایە لە ڕەمەزانە هەموو ڕێستۆرانتەکان شتێکی زۆر باشەکەن، 10 ماڵ 15 ماڵ بە کاملی بەسەریەکەنەوە، ئەمە پرۆژێ بوو ڕەمەزانی پێشوو شتێکی زۆر باش بوو بۆ ڕێستۆرانت و مەطعەم و خواردەمەنیەکان کە هەر یەکەو لە لای خۆیەوە بۆ 10-15 ماڵ خواردن هێنار بە بڕۆی منەوە شتێکی زۆر جوان بوو، بەڵام بەردەوام کە لە ناو بازاری شاوی خەڵک دێ بۆ لاو خێرە من
دێ ئەڵێ تۆ کەبابی بەرێ یان بۆ نمونە خۆمان کەبابیینێ کەسێک بزانی مستحقە بەجددی کەسیت بۆ داخلیەکان زیاتر داخلی تەلەبە ینی وەختی امتحانات یا وەختی سعی تەلەبەیە کە ڕەنگە کەم خەڵک بیری بێت چکە تەلەبەوە هەست ناکرێت کە پێویستیان بە یارمەتیە بەڵام لە هەمان کاشە پێویستیان بە یارمەتی تەلەبەیەکی زۆری داخلی هەیە کە لە دەرەوەی شاریان ئەو جۆرە یارمەتیانە لای ئێوە بووە کە بڵین خەڵک پارەی یابێت و خواردن یا کەبابتان بۆ بردن وڵی وەکو خەڵک بۆ داخلیەکان لەوانە زۆرتر بێت یعنی چکە خەڵک ئەزانێم تەلەبەیە کاتی نییە مەجبورە سعیکە بە تایبەتی ڕەمەزانی پێشوو کە کەوتە ئیمتیحاناتەوە هەم پێم وتی ڕەمەزانی پێشوو زۆر باش بوو لەبەرەوەی هەم لە تەلەبەکان لە کاتی ئیمتیحاناتا بوو هەمیش خەڵکەکەش زیاتر خواردنی بۆ ناردن ئەوە من زۆریشم بینیوە نەکەم کێ ئەتوانێت ئەم قەرارە زۆر گەورە لە ژیانی خۆیان بە ئەمە قەرارە ئازانم ئەمە بڕیاری ڕاستەقینەیە کە بڕیار بێ یا ڕەب العالەمین ئەم ڕەمەزانە پێش ڕەمەزان ئەم شەعبانە پێش شەعبان ئەم ڕەجەبە لە پێش شەعبان و ڕەجەبیشە ئەم سەعاتە ئێستا من بەزایی نەدەم تەوبەی تیا بکەم وەرن باو قەرارە بین لەگەڵ منە ئەو بڕیارە بن بە هەمومان بڕیار بین من لە پێشەوە خۆمەڵێم بەکە عەبدوڵڵا ئەڵێم کە مصەویری بەرنامەکەمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەڵێم بە هەمومان ئەڵێم بە بڕیاری تەوبەی نەسوح بین زۆر چێژدارە وەڵڵاهی ئازیزانم هەناسەکانی بەهەشت هەستپیەکەی کە تەوبەکەیت کە ئەگەڕیتەوە کە ئیستیغفار و لا إله إلا الله کانە بە شعور و هەستێکی زۆر زینۆ ئاگەی وەختێ نوێژێ بە ئەو پڕی خوشوع و گردن کەچیە واکەی چەند خۆشە وەرن با بڕیار بین نوێژەکانمان چەنێ بۆمانەکرێت خوشوعی تیابێت چەنێ بۆمانەکرێت زیندوو بێ ڕاهاتن نەبێت کە ڕاهاتوین با نوێژی نێوەڕۆمان تەواو بکەین لە کۆڵی بکەینەوە نەوەز بالله با قورئانێکم داناوە ڕۆژی دوو لاپەڕە سێ لاپەڕە قورئان خوێنم با خێرا تەواوی کەم و وەکۆی لە کۆڵم بێتون اینجا بچم خەریکی ناخواردنەکەم یعنی ئیشە ڕئیسیەکەمان خواردن بێت ئیشە سەرەکیەکەی ژیانمان سوعبەت و گەشت و سەیران بێت ئیشە سەرەکیەکەمان مناڵەکەم بێبم بۆ فلان شوێن با بێتاقەتی دەربچێت ئەی ئەم ڕۆحەکە چەند بێتاقەتە و پێی نازانی چەند مانومان کردەوە بەم دنیا و بە شەهەوات و ئارەزوەکانی دنیا وەرن وازی لێبێنن وەرن لەم زیندانە ڕزگاری بکەن ئازیزانم وەرن ئەم بڕیارە بین تەوبەی نەسوح تەوبەی یەکجارەکی بڕیاری ئیمانداریەکی ساغ و سەلیم بۆ خۆی گەورە بدەین ئەمما گەشتی زۆر سەیر و گەورەی تا ڕوویاوە ئازان یەکێک لەو شتانی کە لەم مانگە مبارەکە ڕوویاوە معجزەیەکی زۆر گەورەیە پێشەوەی باسی ئەو معجزەیە بکەین حەزەکەم بڵێم معجزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆرن زیاتر لە 1000 معجزەی هەبووە معجزەی هەرە گەورەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم قورئانی پیرۆزەکە خوای گەورە بۆی ناردووە بەڵام یەکێک لە هەرە معجزە گەورەکان بریتی بۆ لە معجزەی ئیسرا و میعراج گەشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیسرا بۆ کوێ بۆ قودس بە بوراق بە حیوانێک بە ئاژەڵێکە بە سورعەتی تیشک زیاتر بە سورعەتێ مەگەر خوا خۆی بیزانێت بە سورعەتێک کە بەدەرە لە فیزیا و لە کیمک و لە ئەو حاڵەتە مادی کە لە گردوونە ئەڕوا یاخود ئەو یاسا گردونیانەی کە ئێستا هەیە و لەوێشەوە بۆ ئاسمانەکان بەڵام بە باسێکی معجزە بکەین معجزە زۆر گرنگە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگە بۆ ئێمەی ئیماندار بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵەتانە معجزە بووە بۆ ئیمانداران کاتێ پلە مەقامێکیانە بێ لای خوای گەورە پێوترێ کەرامات کە خوا کەرامەتێکی هاتێ ڕێزی لێ ئەنێ شتیانێکی بۆ ئەکات کە بۆ خەڵکی ئاسایی ناکات چونکە ڕێز و مەقامی هەیە لای خوای گەورە کە کەراماتیش لای ئەولیا و دۆستەکانی خوا بە بەردەوامی هەتا ڕۆژی قیامەت بەردەوامە بێت پێغەمبەر صلی الله علیه وسلم معجزاتی زۆر بووە مامۆستا بەدیع الزەمان سەعید نووسی ڕەحمەتی خوای لێ بێت 300 معجزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کتێبی معجزاتی ئەحمەدی کتێبێکی مامۆستا سەعید نووسیە باسی 300 معجزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو فەرمودانی کە وەری گرتووە بۆ معجزانەی کە هەیبووە یەکێک لەو معجزانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتی بۆ لەوەی کە ئاو لە ناو دەستیا هەڵقوڵاوە وەکو کانی وەختێ لە جەنگێکە هیچ وەسیلەیەکیان لا نییە هی ئاو چکە دەشت سەحرا بووە ئاوی لێ نەبوو هیچی لێ نەبوو ئاوی پێیان بۆ سەرفیان کردووە بۆ ئاو خواردن پێویستیان بە ئاو بوو بۆ دەستنوێژ پێویستیان پێ بوو بۆ خۆشوردن پێویستیان پێ بوو بۆ ئاژەڵەکانیان
بۆ ئەسپ و ماینەکانیان پێویستیان پێی بووە کە ئەسپ و ماین پێوترێت یاخود ئاژەڵە ڕۆحدارەکان پیانەوترێت حیواناتی محتەرەمە یا ڕۆحلەبەری محتەرەم ڕێز لێگیراو. بزانین چۆن ڕێزی لێگیراوە لە شەریعەتی ئیسلامە، بزانین گیانداران چ مافێکیان هەیە. تەنانەت فەرمێ کاتێک کە تۆ چی بۆ غەزایە بۆ شەڕێ بۆ شوێنێک ئاژەڵەکەتە پێیە، ئەسپەکەت پێ یا ماینەکەت یا وشترەکەت پێیە، کەمێک ئاو پێ بەشی خواردنی خۆتەکە و بەشی دەستنوێشتەکە. شریعەتە فەرمێ دەستنوێژی پێمەگرە بیدە بە ئاژەڵەکەت، بەشی خۆتی لێ بخۆ، خۆتی پێمەشۆ، ئەگەر غوسلیش لەسەر بووە، ئەگەر دەستنوێژش نییە دەستنوێژ مەگرە یەکسەر بیە بە ئەسپەکەت یا مەماینەکەت بە ئەو بیخوا خۆت تەیەموم بکە. ئەوە گرنگترە هەتا ئەوەی تۆ دەستنوێژی پێ بگری بۆ نوێژ. سەیری ئەو شریعەتە چەند گەورەیە. لەبەرەوە کاتێک کە ئاوا وەزعێکی ئاوا دروست بوو لە جەنگەکە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی زەمزەمیە ئاویان پێ بوو، یعنی کەمێک ئاو لە دەفرێکایە لە خود لە جەوەنەیەکە پێ دەستی تێخست، کە دەستی تێخست ئەم ئاوە بە معجزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فوارەی کرد. ئەو وەنە ئاوەکە هاتە خوارەوە بەو زەمزەمیە، هەرچی شتێک کە پێیان بوو سەحابەکانی پێ سەڵام هەموویانی گەڕنەوە، فەرمێ هەموو شتەکانمان لێ پڕ کرد، هەموو دەفرەکانمان لێ پڕ کرد، هەمووی دەستنوێژی لێگرت، ئاژەڵەکان و حیوانەکانیان ئاوە خوارد، یعنی هەموو پێداویستێکی خۆیانیان پێ پڕ کرد. ئینجاوەکو ئەو معجزەیە کۆتایی هات. ئەمە یەکێکە لە معجزەکانی پێ سەڵام. ئەم معجزەیە سەرسوڕمانێکی گەورەی تایە، معجزەیەکی گەورەیە، بەڵام زۆر دژ نییە بە یاسا گەردوونیەکانە و یاسا فیزیکیانەی کە گەردوون تایە بەڕێوە ئەبرێت. بۆ چونکە ئاو هەیە، مادەکە خۆی هەیە، زیادەکە زیادکردنیەکەی کە ئەمە خۆی بۆ خۆی معجزەیەکە بەڵام ئەگونجێت. هەرچەند ئینسان ناتوانێت بگاتە معجزاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یعنی ئینسان ئەتوانێت لە تۆبە، لە پزیشکیە، لە بواری پزیشکی و دەرمانە چارەسەری زۆرێک لە نەخۆشیەکان بدۆزێتەوە، هەتا ئەگاتە ئەوەی نزیک بێتەوە لەوەی کە مردوو زیینوکەنەوە، بەس ناگەنە ئەوە. هەرگیز مرۆڤایەتی ناگاتەوەی کە مردوو زیندوو کاتەوە، ئەوە ئەبێتە معجزە بۆ کێ؟ بۆ حەزرەتی عیسا، ئەبێ بۆ معجزە بۆ پێغەمبەرێکی خوا. لەبەرەوە ئەم معجزانە سەقفێکی هەیە، بەڵام تۆ توانی لێ نزیک بیتەوە. بەڵام معجزەیەکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتی بوو لەوەی کە دارێک هەبوو یاخود پەلە خورمایەکی گەورە هەبوو یاخود قەدی خورمایەک هەبوو لە محرابەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێ سەڵام لە نزیک یاخود لەسەری خۆتبەی ئەفەرموو، بەڵام ئەو جاریان دوور کەوتەوە لێی، وەکو مناڵێک چۆن ئەگری ئاوە ئەنین و گریان و نرکەوناڵەیەکی هەبوو کە سەحابەکان و پێغەمبەر صلی الله علیه وسلم گیان لێ بوو. لەبەرەوە پێ سەڵام باوەشی پێ ئاکات وەک چۆن باوەش بە مناڵەیەک ئاکا هەتا وەکو بێدەنگ ئەبێت. ئەمە معجزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و زۆری تر لە معجزەکانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم. مانگی ڕەجەب و شەعبانمان لە بەردەمایە، چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان بۆ مانگی ڕەمەزان حازر بکەین؟ ئەبێ خۆمان حازر بکەین. چۆن بۆ خۆمان بۆ ڕەمەزان حازر بکەین، ئاوەش خۆمان بۆ ئەوە حازر بکەین. بەچی؟ بە عیبادەت، بە ڕۆژووبی، بە نوێژەکانی بە ڕێکوپێکی بکەین. ئێستا سوپاس بخوا ڕەنگە جەنابە ئێستا بە ڕۆژووی لە خوای گەورە بەزیادە دوعامان بۆ بکەین ئینشەڵڵا. دوعای من نەبێ هی پیاو چاکان ئینشەڵڵا. ئەم دوو مانگە باشە ئینسان خۆی بۆ حازر بکات. ئارە وەڵڵا زۆر چاکە، دنیا فێنکە خۆشە، لە خوای گەورە بەزیادە. قوربانی تۆ. ڕەمەزانی ئەوسا خۆش بووە هەیە ئێستا؟ وەڵا ئێستا خۆشە. ئینسان هەتا ئەمێنیت ئەبێ بیر لە ئەو شتانە بکەیتەوە، وەنیە لە خوای گەورە بەزابێ ئەوەتی ئەقڵمان بە دنیاشکاوە فامان کردوتەوە، نوێژ و ڕۆژومان نەچووە، لە خوای گەورە بەزیادە. ئەو تەسبیحەی جەنابەت کە پێتە قەتمەی لا ئیلاهە ئیلا اللهە ئەوە ئەیکەم. چنێک لا ئیلاهە ئیلا الله چنێ ذیکرەکەی؟ ئەم تەسبیحە ئەبێ هەر هەمووی تەواوکە ئینجا دەنگکە لابم کە هەموو تەسبیحەکەم ئاوا تەواوکە ئینجا یەک دەنگ بخەیتە لاوە. معجزەی ئیسرا و میعراج کە لە 27 ڕەجەبە ڕوویاوە بە پێی ئیتیفاقی زۆربەی زانایان، هەرچەند ڕای جیاوازیش هەیە کە لە مانگەکانی ترە، واتە لە مانگی ڕەبیع الأوەلە یاخود لە مانگی ڕەمەزانە ڕوویاوێ، بەڵام زۆرینەی زانایان فەرموون لە 27 ڕەجەبە معجزەی ئیسرا و میعراج ڕوویاوە. معجزەیەکە هەموو یاسا گردوونیەکان تایە دەستەوسان و تایە لە شوێنی خۆیان ئەوەستان. بە نوێژەکانتان ئەم ئیسرا و میعراجە ئەنجامدان بۆ خزمەتی پروردگار. ئەو ئیسرا و میعراجەی کە زۆر ئەسراری گەوری تایە،
کێستا لەم بەرنامەیە ئێمە ناتوانین باسی ئیسرا و میعراج بکەین بەس باسی واکەین ئەم معجزەیە بۆ جیاوازە لە معجزەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە یاسا گردوونیەکان تایە هیچ دەخاڵەت و دەورێکیان نەبوو چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە لەحەزاتی ئەم دنیا بە چرکە سات وەکو مەولەویە فەرمێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆشت و ئەم هەموو کەون و کائیناتە و بەهەشت و جەهەنەم و خزمەت پەروەردگار و قودس و هەموو شوێنەکانی بینی ئاسمانەکانی بینی کە چی کە گەڕایەوە ئەڵقەی دەرگاکەی هەر ئەلەرایەوە یعنی هیچ زەمەنی پێ نەچووە بە دەر لە زەمەن و لە کات و لە هەموو شتێک بۆکە لەم گردونە و یاسا گردونیەکانی و یاسای فیزیک بەڕێوەی مات بۆی خوای گەورە پێمان بڵێ خوای گەورە هەرچی ویست ئەیکا لە کون فەیەکونێکە ئەیکات لە کون فەیەکونە هەموو کارەکانی ئەنجامدات ئێمە پشت ئەستوری ئەو خالیق و ئەو خوایین کە ئاوا دەسەڵات و هەیمنەتی بەسەر هەموو گردون و ئەتۆم و زەڕات یەک گردونە و ئێمە و هەموو شتەکانە هەیە ئیسرا و میعراج پێمان ئەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بوراق ڕۆشت بۆ قودس چەنی پێچووە هیچ زەمەنی پێ نەچووە ڕەنگە ئەمەش تۆزێ هەر بگونجێ چونکە ئێستا بە تیارە خەڵکە توانێت بەنووسە عالەمەکەەوە ڕەنگە بکاتە قودس بەس ئەو لەحەزات هێشتا ئەمەش قەینا بەڵام لەوێەوە دوای ئەوەی ئیمامەت بۆ هەموو پێغەمبەرانەکات الله لە عالەمێکی ڕۆحی زۆر گەورەیە دوای ئەوە بەرزە بێتەوە بە ئاسمانەکان ئەو ڕووداوانەی لە ئیسرا و میعراجە ڕوویاوە بە چەندین ئەڵقە تەواو نابێت ئاسەر بەڵام وەختێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئاسمانەکان کە ئەگاتە ئاسمانی یەکەم طبعاً وەکو فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئاسمان یەکەم ئەم زەویە و ئەم کەون و کائیناتە و ئەم هەموو ئەستێرە و ئەم هەموو گردونەی کە ئێمە ئەیبینین لە چاو ئاسمانی یەکەما وەکو ئەڵقەیەکی دەسوایە لە بەرامبەر سەحرایەکی بێبەن چەند ئەم ئەڵقەیە بچووکە لە چاو سەحرایە ئەم ئەرز و کەون و کائیناتی ئێمە ئەوە بچووکە لە چاو ئاسمانی یەکەمە ئاسمانی دووهەم لە چاو ئاسمانی سێهەمە وەک ئەڵقەیەک وایە چوارەم بۆ پێنجەم پێت ئەو وەنە ئاسمان بە ئاسمان گەورەترە هەتا ئەگاتە ئاسمانی حەوتەم لە چاو عەرشی عەزیمی خوای گەورەیە وەک ئەڵقەیەک وایە لە سەحرایەکی زۆر بێ بنا فڕێدرابێت سەیرە عەزەمەتی خوا سەیرە کەون و کائیناتە وەختێوانەی گەشتی نزیکبوونەوە لە مردنەکەن هەمویان باس لەم گردون و ئاسمانانە ئاکەن کە پیایە ڕۆشت و بێبنی و بێسنووری ئەم ئاسمان و ئەرزانە لەبەرەوە با سەیری ئەزمونونەکان وەکو کەرامەتێک بکەین وەکو ڕەحمەتێکی خوا وەکو زانایەکە فەرمێ بۆ ئەم زەمانە مادیەی کە ئەسڵی مادە و ئیلحاد هەڵەوە شێنێت کە ئێستا ئیشی زۆر گەورەی لەسەرکرێت لە ئەوروپا بەڵام بەداخەوە لە وڵاتانی ئیسلامی ئەمەیە ژمارێکی زۆر کەم لە زانا گەورەکانی ئومەتی ئیسلامی شتیان لەسەر وتو تازێ لە لای ئێمە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە چووە ئاسمانەکان و گەیشتە خزمەتی پەروەردگار و بەهەشت و جەهەنەم و ئەو هەموو حەقیقەتەی کە بینیوێتی خۆ ئەمە بە هیچ شتێک ناکرێت بەڵام بەوە ئەکرێت کە ئیرادە و ویستی خوا وەختێ خوا شتێکی ویست ئەیکات ئەم جسمەکە پێوترێت جسمی حەزرەتی ڕەسوڵ الله لەگەڵ ڕۆحەکەیە لێرە مەبە لێرە بە لەوێەوە بڕۆ بۆ ئێرە هەموو شتێک ڕووی یاوە بەبێ ئەوەی زەمن هیچ دەخاڵەتێکی تایە هەبێت و بتوانێت دەستی تێبخات کەون و کائینات سوتاندن مانگ و ئەستێرە و خۆرەکان جازبێت هیچ دەخاڵەتێکی لەم مەسەلەیان نەبووە وإن من شيء إلا يسبح بحمده هەموو شتێ تەسبیحاتی پەروەردگارەکە کێ ئەتوانێ لە ئەمری ئەم خوا گەورەیە دەربچێت سبحان الله سبحان الخالق العظيم سبحان الله العظيم لەبەرەوە خۆشەویستان ئیسرا و میعراج لەم مانگە مبارەکەی ڕەجەبا بوو چۆن شەوەکانی قەدر لە مانگی ڕەمەزانایە چۆن شەوی بەرات لە نیوەی مانگی شەعبانایە ئیسرا و میعراجیش لەم مانگە مبارەکایە لەبەرەوە بە هەل لەم سەرەتاوە هەل لە گوێبیستنی ئەم بەرنامەیەوە ئازیزانم با تەوبەیەکی ڕاست بکەین با لەم مانگە ئەستەغفیرڵڵا زۆر بکەین با مراجعەی نەفسی خۆمان زۆر بکەین
ینی بگەڕین بە دوای نەفسمانە بڵێ نەی نەفس تا کەی سەرکەشی تا کەی ماڵوێرانی تا کەی دواکەوتنی تۆ ئەم دنیاوە خەڵک وردە وردە هەمووی بەجێ هێڵێ وەک لافا و خەڵکە ڕژێتە ناو مەحشەر و ناو بەرزەخ ڕۆژێ لە ڕۆژان منیش بەشێکم لەو لافا و ئەچمە ناوی چۆن ئەگونجێ بەم گوناهباری و بەم هەموو تاوانەوە بڕژێمە بەرزەخ و قیامەت لەبەرەوە با تەوبەی نەسوح بکەین با بگەڕێنەوە تەوبەی نەسوح دوای مەخەن ئازیزانم دوای مەخەن ڕجاءن با هەمومان تەوبەی نەسوح بکەین هەموو ڕۆژێ تەوبە بکەین و ئەستەغفیرڵڵاه بکەین و لا إله إلا الله و تەسبیحات و قورئان خوێندن و زیکر و یادی خوای گەورە زۆر زۆر بکەین بەڵکو خواوەرمان گرێت بەڵکو لەم دوو مانگەیە قبوڵی ڕەمەزانمان دەست بکەوێت خۆگەر لە مانگی ڕەمەزانە وەرگیرای ئەگەر عەفوی کردین ئەگەر لێمان خۆش بوو ئەگەر شەوەکانی قەدری بەنەسیب کردین بەڕاستی مستحەقیەوەین کە جەژن بکەین ئینشاءالله. کاک حاجیان ئێمە لە مانگی ڕەجەب نزیک بووینەتەوە ئێستا لە ڕەجەب و اینجا شەعبان و اینجا ڕەمەزان ئەم سێ مانگە چەندێ پیرۆزەوە چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەین بەم سێ مانگە ئێمە چی بکەین لەم دوو مانگەی پێش ڕەمەزان؟ وڵایی لە هەموو مناسبەتێک پیرۆزترین مانگی ڕەمەزانە و ڕەجەب و شەعبان ئەبێ خۆمان ئامادەکەین و خۆمان حازرکەین. کاتی خۆی ئێوە چیتانە کردیان لە ڕەمەزانە لە کێو بوون لە وەڵڵای لە ڕەجەب بووین لە مزگەوت بووین پێشوازیمان لە هەموو کەسێک کرد کە بەهاتای هەر کاتێ ڕەمەزان ڕەجەب بەخێر بێ سەر چاوان. ئەو کاتە خۆش بوو زیاتر مانگی ڕەمەزان و ئەم مانگە مبارەکانەیە ئێستا؟ وەڵڵای ئەو کاتە خۆش ئەو کاتە خۆش بوو هەمووی برای یەک بوو مسیلەی ڕەحمە بوو ویژدان نەبوو خزمەتیە بوو ئیساکی هەمووی هەڵگیراوە هەمووی بۆ بە پارە. ئێمە چی بکەین لە ڕەجەبەوە چۆن خۆمان ڕابێنین بۆ مانگی ڕەمەزان چی بکەین باشە؟ وەڵڵای ئینشەڵڵا دەوا لە خوای گەورە ئەکەین لە خوای گەورە پارێنەوە دڵی هەموومان چاکە بمان خاتە سەر ڕێگەی ڕازبەتاوەتی حتا بتوانین لەم دوومانگە خۆمان ئامادەکەین ئینشەڵڵا و دەودا خۆمان حازرکەین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و دەودا عیبادەتەکانمان بکەین و قورئان خوێندن و زیکری تاعەتەکانمان جێبەجێ بکەین ئینشەڵڵا. مانگی ڕەمەزانی ئەم دوو مانگەی ڕەجەب و شەعبان تەمان وەکو تەمرینێک وایە خۆ حازرکردنێکە بۆ مانگی ڕەمەزان ساڵان خۆش بووە ئێستا کە لەم زەمانە تۆ ئەگەر 10 ساڵ 5 ساڵ پێش هەست بیر بێت ئەو کاتە ڕەمەزان و ڕەجەب و شەعبان مناسبەت دینیەکان خۆشتر بێ ئێستا؟ وڵڵای ئەو وەختە ئەوەی هەبوو وەختە تۆ شت دەرزان بوو هەرزانتر و باشتر بوو ئێمەجیان بۆ جەواکە بێ ئێستا جەواقی خۆشترە دنیا فێنگی کردووە خۆشترە بۆ ئێمە. خەڵک چەندێک خێر و خێراتەکە جناتان لە بازاڕان هەستەکەن کە خەڵک خێرۆمەنە چەندێ هەستی پێکەن لە خەڵکێکی زۆر هەیە فەقیرە لەم دوو مانگەیە لەم سێ مانگەیە چەندێ خێرۆمەنی زیاکات. وڵڵای خێر لەخوا خۆی گەورە بەزابێت بە پێی توانە حتا بتوانانی خێر بکەی کەمە ئینشاءڵڵا وڵڵا لە خۆی گەورە جە حەزن لەم جەوە ساد و سەرمایە تا خێر بکەی کەم بۆ موسڵمان برە نەوت کوڕی شت کوڕی خەڵی پێیزی زۆر بێتی وڵڵای بە پێی توانە کەسێ لە بازاڕە ینی پارێک دابنێ لە دوکانێکایە لە شوێنێکا بڵێ ئەمە بۆ فەقیر بیان بەشت بۆیان وڵڵا چەند کەس ئێستا دووەرەکە دووەرەکە بۆ منیاڵە بیە بە فەقیرە بشت بە بەخاچی هاوشتی بەرێ لە بەخادی خۆی گەورە بێ بیشیناسی ئەڵێ هەبتۆ بیێ هەچیە و شی بەرێ لەم دوای خۆ بساوە بۆ خەم لە خۆی گەورە بەزای بەشتانە زۆرە. ڕەجەب پێی ئەوترێت ئەسەم واتە لەم مانگەیە گوێت لە پیاکێشانی شمشێرەکان نابێت و ئاشتی ئەبێ بەرقەرار بێت بە تایبەتی بۆ ئەم سەردەما لە نێو دڵی ئیمانداران و موسڵمانان بەرامبەر بە یەکتر. پێوترێت ئەسەب واتە ڕەحمەت بارانەکرێت. پێوترێت ڕەجم قەرەوڵ لە شەیتانەکانە گیرێت. پێوترێ مانگی حەرام چونکە حورمەتێکی قەدیمی هەیە و شکۆی لە زۆر زووەوە پارێزراوە. پێوترێ موقیم چونکە حورمەتی سابت و جێگیرە. فەرد کە ناوێکی شەرعیە بۆ مانگە شەهڕوڵڵا و مانگی خوایە نابێ زوڵمی تیا بکرێت. مانگی محاسەبەیە و حیساباتێکی ورد لەگەڵ دوژمنە مەخفیەکەی خۆت کە نەفسە بیکە. چارەسەری زوڵمکردن لە نەفسیش بە ئیستیغفار و تەوبەی یەکجاریە. ولو أنهم ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما.
ئەم ڕۆژانە ڕۆژەکانی زیکر و یادی خی گەورەیە وذكرهم بأيام الله فذكر فإن الذكرى تنفع المؤمنين ئەگەر بمانەوێت دەستمان ئەگاتە ناو دڵەکانمان و ئەتوانین بۆن خۆشی بکەین مادام لە مانگە قەدەغەکراوەکانە گوناهترا نزیک بوونەوە لە حەق تەعالا و چاکەکردنیش باشتر و خۆشەویسترە لە لای خی گەورە مەردی خوا بن وەسیەتی قورئان وەسیەتی پێغەمبەران با هەمومان فرامۆشی نەکەین ولا تموتن إلا وأنتم مسلمون